خاڵی حوتەم و ئەخیر بە خەمەوەبوونی خێزانی شەهیدان و زیندانیان و بایەخ پێدانن هەموو ئەمانەی کە ئەیکەین قیمەتی نی ئەگەر نەبێ بە مەدانی عملی لە خزمەتی داوە و ئیشکردن و کۆمەڵکاری و ڕیشە کێشکردنی تاغوتان و لەسەرکردنەوەی براجوامێرەکانی زیندانمان و سەرپەرشتیکردنی زیندانیان و خێزانی زیندانیان و خێزانی شەهیدان و بە تایبەتی شەهیدانی ئەخیر و ئەنجا ئەوانەی کە بزنن و نازانین لەکوێ شەهید بوون لە شامن لەکوێ گەڕێن و بە دوایانە طبعاً حد الإمكان هەر گەڕاویشین ئینشاءڵڵا کەم تەرخەمیش ناوینتیایە لەگەڵ مراعاتکردنی ئەمنیەتی خەڵکانێکی تر ئەوەش بە فەزلی خۆی پەروەردگارە کە تا ئێستا هەوڵمانداوە هەندێک لەو خانەوادە بە ڕێزانە کرێخانەکانم بۆ ئەدەین خوازای بە خێری برایانی بە ڕێزیش بداتەوە لە دەرەوە برای وامان هەیە خوازای بداتەوە و توێتی کاکە من خانوویەکم لە کوردستان هەیە تەواو خێزانێک بچێتە ناوی خێزانێک چۆتە ناوی خوازای بداتەوە ئەو کارەکەی لە سەرشانی هەمومان سوک کردو یەکێکی ترە لە کاگە من خانوم لە کوردستان هەیە بەڵام بە کرێم داوە چۆڵ ناوێ لە بەڵام کرێکەکەی ئەو وەرەگرم ئەیدەم بە خێزانەکە بۆی ئەو خێزانش کرێخانم ئەوەشیان دیسان لە لایەکی ترەوە کرێکەکەی بۆ داوین یەکێکی کاڵ کاکە من مانگانە کرێ $200 دەم بۆ کرێوە حاصل خاصن لەوانەی لە قەزا و ناحەکانەژین ئەتوانین زیادەیە خرێتە سەر جاری وا هەیە و جاری واشەیە هەر ئەوەندە بۆ خۆی کافیە هەروە هاوکاریکردنی چارەسەری نەخۆشیەکانیان هەیە پێویستی بە عملیاتێک هەیە خێزانی شەهید هەیە مەسەن دانی پێویستێتی عملیاتی مناڵێکێتی یا هی کەسێکێتی حدە لیمکان پارەمان بۆ کۆکردوونەتەوە ئەوەندەی کە بتوانین و بەبێ دەنگیش پێمان گەیاندون و عیلاجیان کردووە الحەمدولillah هاوکاریکردنیان بە پشکە خۆراکی مانگان زیاد لە 150 ماڵم تقریبن ئەوەی کە حدە ئیمکان ئەوەی کە بۆمان بکرێ خواردنی وشک لە فاسۆلیا ڕۆن و شەکر و چاو برنج جۆرەشتانیان پێ ئەگا و الحەمدولillah ئیشێکی باش هەروە وەکو ئیشارەتم پێداکڕینی مۆبایلە یا لاپتۆپە بۆ ئەوانەی کە پێ ئەگەن و ئەزانین کە ئیتر باش بەکاری دێنن مناڵی ئەوان مناڵی شەهیدەکانی خۆمانن و گەورە بوون و 16 ساڵن و الحەمدولillah عەقلیان بەشتە دەشکێ جێی خۆیەتی دەخۆشیان لێ بکەین ئەو پێویستی بە لاپتۆپێکی بۆ بکڕین لە جامعەیە پێداویستەکانی خوێندنی بۆ تەوفیر بکەین یەکێکی کە مەسەن لە جامعە خوێنە دووسەیەکیانە چەند خانوویەکە گرن کرێ خانوەکەیان بۆ تەئەمینکەین الحەمدولillah لەگەڵ ئەوانەشا خەریکین بە فەزلی خوای پەروەردگار خوای گەورە ئێمەش و ئێوەش سەلامەت و سەرکەوتوو بکە حەزم کرد بە شێوازێکی بە مختصری ئەوە تەمان ئەمانەی کەوتمان ئەمە ئیشی عملی 2 ساڵ و نیوە تقریبا ئیشمان لەسەری کردەوە بەردەوامیشین تایە بە فەزلی خوای گەورە ئەمە مژدەیەکی خۆشە یەکەم مژدەکە هی ئەوەیە کە ئەو هەموو زەختەی لەسەرمان بوو لە یەک کاتە بە فەزلی خوای گەورە دایک کوتاین قایمتری کردین و پەرتەوازەی نەکردین قایمتری کردین و ورەی پێ نەڕووخاندین ورەمان پێی بەرز بوو پشومان درێژتر بوو عەقیدەمان پێی قایمتر بوو پشتمان بەخوای گەورە بەهێزتر بوو زانیمان کە خوای پەروەردگار ئیهمالمان ناکە چەند لە خوای گەورە نزیک بین خوای گەورە نزیکترە بێتەوە لێمان هێزی سەر ئەرز هەمووی کۆبێتەوە ناتوانە زەرمان پێ بگەێنە مادام خوای گەورە ئیرادەی لەسەر نەبێ یەقینمان زۆرتر بوو بۆیە برایەتی دینیمان زۆرتر بوو ئێستا کۆمەڵکاریەکەمان حیزبایەتی نییە ناشمانەی حیزبایەتی بکەین ئەو کەسێک کە پێویستی پێیەتی ئێوە ملاحەزاکەن جارێ من لە پرسێ ئەروەڵامەکان ئاڵم باشە بەسەر چاومەتوێن $100 بۆ بنێرین بەخوا نایناسین ئێمە چیە ئەنجا کەسانی بەڕێزی وا هەبوون والله کەسی بەڕێزی وا بوو لە هەولێر لە سلێمانی من $2000 زەکات بۆ داناون کەسێکتان بێ وەریگرێ ساڵ تێپەڕیوە نەمانوێراوە لێی وەرگین چکە لە فەیسبووکە سەیری ڕسمەکەیەکەین برە حەفری کردو سەری قوت کردوتەوە و ڕیشێکی مۆدێل و ڕسمەکانی هەرچی دایناون هەموو لە هی شەیتانە چن هی خۆی نایانی شەیتانەکانی ترکە دایناونی ئەوروپی ئێمە ناوێرین لێی نزیینەوە تەبان 11 مانگ چاوەڕێی کردبووین کاکارێک کەس نیە وەریگرێ یەکێکی تر بە هەمان شێوە وتمان توی شوکارە چوتی وەڵام من سایقی تەکسیم دەوتمانەوە هەر مخابرات کەوا بوو هەر وەرمان نەگر ماوەیەکی زۆری پێچوتی برا ئێوە لە شوێنێک بڵێن لە ناو بەردێکا بۆتان دانم هەر بلۆچێکم پێ بڵێن خمە ناو بلۆکەکە و بڕۆن وەری وتوان نا ئەوەش حیلەی ڕێی چێ بڕایەکێ وەری بگرێ و بیگرن ئەوەشمان نەوێرا وەری بگری یعنی ئێمە ئەم نەو عەشتانەشمانەکوێتە بەردەست بۆی ئەو برا بەڕێزانە بزانن چەند زەحمەتە بۆ ئێمە کە پارەیە کۆئەکەین و چەند زەحمەتە کە ئەگا بە ئێمە چەند زەحمەتە کە ئیگەێنینەوە بۆ عەزیزانی خۆمان و ئیشوکارەکانی لەسەرەکەین یعنی بۆی هەست بۆ بکەن چ زوڵمێکی گەورەی تاریخیان لە ئێمە کردووە 17 ساڵە چ زوڵمێ لە ئێمە ئەکرێت چ زوڵمێ لە ئەفرادەکانمان نەکرێت لە زیندانیەکانمان نەکرێت لە خانەوادەکانمان نەکرێت لەو گەنجە جوانانەی کە ئەوەی عمری 40 ساڵ و 40 ڕۆژ بوو ئێستا 17 ساڵە
زەختەکەی هەر لەسەر چ زوڵمێکیان لێکردین پارتی وێچێتی تاغوت و خەڵکی ئیسلامەکەی خۆشمان چەند تەبەڕایان لێکردین و دوورکەوتنەوە لێمان ئەو خەڵکانی بێعەتم لە گردنیان نابوو چەند بێوەفا دەرچوون چەند سپڵە دەرچوون ئاوڕێکیان نەدایە خۆ ناخورێن لە کاتێکا تایان نابوو کە من پارەم بۆ ناردەوتم تەوزیعی کە بەسەر دەوروبەرەکی خۆتە هێبرانی بەڕێزم هەر ئەمرین برای ئەمە خوایەکمان هەیە خاوەنمانە ئەم خوای خاوەن توانایە ئەم خوای خاوەن ئیرادەیە هەموو شتێ بە قەدەری ئەو ئەڕوا ئیمانتان بۆوە لەق بووە ناتوانن دینەکەی خۆشتان هەڵگرن آخر چی وەڵامی خوای پەروەردگارە دەنەوە لە قیامەت هیمەتیشمان هەبێ بە حەول و قووەتی خوا ئەگەر زیندووماین ئەوە لە حەفتەی ڕەمەزانی داهاتوو لەگەڵ یادی بەدرا ئەگەر زیندوومان سوورەتی ئەنفال هەمووی شەرحکەینەوە ئەنجا راپۆرتی ساڵەکەتان پێشکەشەکەم و کە چەنە چینە پێشتر بە حەول و قووەتی خوای گەورە قۆناغ بە قۆناغ بە پلانی خۆمان بە عاقڵانە دوور لە هەڕەمەکی دوور لە حەماسی گەنجانە بە پلان بە ڕاوێژکاری بە شورا بە واقعناسی بە پارەی خۆمان بە خوێندنی خۆمان بە زانستی شەرعی بە هەوڵی خۆمان و بە بەرچاوڕوونی دینەکەمان بە هیدایەتی خوای پەروەردگار بە برایەتی دینیمان کە لە هەموو شتێکی مهمتر دوای ناسینی دینەکە مهمە کە ئێمە برایەتی دینیەکەمان خۆمان هەست پێ بکەین بەوەی کە ئێمە حیزب نین ئێمە گروپێکی سیاسی نین ئێمە مافیایی نین ئێمە خەریکی شەڕەشۆق نین لەگەڵ خەڵکی تر ئێمە دینێکمان هەڵگرتووە کە ڕەحمەت و بەزەی و خۆشەویستی و سۆز و عەتفە بەرامبەر بە یەکتری برایەتی دینی و مناسەڕەکردن و وەلاءە بەرامبەر بە یەکتری تەبەڕابوون و بەراءەت دەربڕینە لە کافران و ملحیدان و بێدین و ئەو کەسانی بەزیویشن با بڕن لە قاتی خوارەوە لە فارغۆنی ئەخیر سوار بن هەرچۆنە بێت چەمەلق لەگەڵمانە هەربێن باشترەوە لەوەی دواکەون خی گەورە بەزەی بە ئێمەش ئێوە شابێتەوە یارمەتی دەرمان بێ برایەتی دینیمان بەهێزترکە بەرچامان ڕۆشنترکە هیدایەتمان بدە خوای بە لطف و ڕەحمەتی خۆت بمانکەی بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەت یا ڕەبی خوای برایەتیە دینێکمان بەهێزتر کە خۆشەویستیمان زیاتر کە خوای ئێمە زۆرمان بەزەی بە خێزانەکانی خۆمان نادێتەوە خێزانی شەهیدان و زیندانیەکان و داما و پەڕاوێز خراوەکانمان خوای ئێمە ئەوەندەمان بەزەی پیاە دێتەوە پیان نادێت و خوای بەتێکیت جنابەت بەزەی زیاتر پیان نادێتەوە خوای بەزەیت بەوانی شوو بە ئێمە شابێتەوە ئێمە بکە بە ئەداتی قەدەری خۆت بۆ گۆڕانکاریەکە لە کوردستانە ئەبێ بۆی بتوانین مافی ئەو هەموو ڕەش و ڕوت و داماوە وەربگرینەوە خوای لەسەر دەستی خۆشمان بێ ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم